بەڵە بەڕێزان هەروەکو لەم راپۆرتەی هاوکارم مەسعود ئاماژە پێدا بوو سەبارەت بە ڕەوشی کریستیانەکان لە دەشتی نینەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز لارا یوسف بەڕێوەبەری ناحی ئەڵقوش دەکەم بەڕێزیان لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت خاتو لارا سڵاوت لێبێت بە شێوەیەکی گشتی ئێستا ڕەوشی کریستیانەکان چۆنە لە دەشتی نینەوە؟ أهلا وسهلا بكم. واش زۆر سپاسان دەکەم. هەڵبەتە دۆخی کریستیانەکان لە ئێستادا لە دەشتی نینەوە ئێستا دەتوانین بەراورد بکەین لە نێوان دوو بەشدا لە دەشتی نینەوە یەکێکیان بەشی باکوورە کە لە ژێر پارێزگاری حکوومەتی هەرێمی کوردستاندایە و بەشێکیش دەکەوێتە باشوور کە لە ژێر کۆنتڕۆڵی حەجی شەعبی سوپای عێراقدایە کە سەر بە حکوومەتی فێدراڵم بەڵام دۆخی ئەو ناوچانەی کە دەکەونە ژێر کۆنتڕۆلی پێزەکانی پێشمەرگە و ئاسایش و هەرێمی کوردستان دۆخەکە زۆر سەقامگیرە بە دڵنیاییشەوە ئێمە باسی ئەو شتە دەکەین هەمیشە جەختی لەسەر دەکەینەوە بە شێوەیەکی ئەرێنی باسی دەکەین وەڵسپی دەکەین کە ئەو ناوچانەی ئازاد کراونی کریستیانشینەکان ئەوانە پێشمەرگە بوون کە هەمیشە بەرگریان لێ کردووە و هەروە خوێنی خۆگیانی خۆیان بەخت کردووەوە لە پێناومانەوەی کریستیانەکان بەڵام لەلایەکی دیکەوە لە دەشتی نینەوە تا ئێستاش دۆخی سەقامگیری ناسەقامگیرەوە تا دۆخەکە دۆخی ئاسایش سەقامگیر نییە و تا ئێستاش هەڕەشەی کۆچکردنی خەڵک لەو ناوچانە بەردەوامن. زۆر باشە یانی ئەوی باست کرد کە هەڕەشەی کۆچکردن هەیە لە ماوەکانی ڕابردوشدا ژمارەیەکی زۆر لە کریستیانەکان چونە دەرەوەی وڵات هەندێکیشان لێرن لە هەرێمی کوردستان هاتوونە تا ئێرە ینی دوایین هەوڵ چییە بۆەوەی ئەم ڕۆژێ ئەوان ئارام بێتەوە بتوانن بە ئازادی و بە ئیسراحەت لەنێو ماڵ و مڵکی خۆیاندا بژین؟ سەبارەت بەوەی کە دەرهەق بە مەسیحەکان ڕوودەدات شتێکی پێکەنی ناویە بەڕاستی لە بری ئەوەی کە هەوڵێک هەبێت بۆ هێورکردنەوەی دۆخەکە و هەوڵێک بۆ گەڕانەوەیان بەڵام وا تێبینی دەکەین پێچێوانەکەی دەگوزارێت و دەبینین تا ئێستاش کریستیانەکان داوای مافی خۆیان لە حکوومەتی فیدرالی دەکەن بۆ نوێنەراتیکردنیان لە پارلەمان و هەروەها لە جمگە ئیداریەکان ئێمە دەبینین کە لە پارلەمانەوانەی یعنی بە تەواوەتی نوێنەراتی پێکاتەی کریستیان ناکرێت باڵکو هەڕەشەیەکی گەورە لەسەر پێکاتەی کریستیان هەیە و دەبینین هەوڵێکی زۆری هەراسانکردن و گێچاڵپێکردن هەیە و دەشبینین کە مەرجەعی تایفەی کلدانی مەرسومەکەی دەکێشرێتەوە ئەو کورسیەی کە هی قەداسەتی پاتریارک ڕوفایل ساکۆیە گوازراوەتەوە بۆ هەولێر ئەمە ئاماژەیە بۆ سەقامگیری لە هەرێمی کوردستان و بوونی ناسەقامگیری لە پارێزگاکانی دیکەی عێراق کە لە ژێر کۆنتڕۆلی حکوومەتی فێدراڵ و هێزەکانی عێراقدانە. باشە بۆچی ئەم هەڕەشە و ئەم جێچەڵ پێکردنەی کە باسی دەکەیت هەیە کە دەرحەق بە مەسیحیەکان دەکرێت ئەمە لە پێناو چی؟ بە دڵنیاییەوە هۆکارەکان ڕانەگەیەنراون بەڵام بۆ هەموو کەسێک ڕوون و ئاشکرایە کە بوونی کریستیانەکان وەکو نوێنەری سیاسی ڕاستەقینە وەکو کریستیان لەوانەیە هەڕەشە بێت بۆ سەر بوونی هەندێک لایەنەکانی دیکە کە لە بەغدا بە قسەی خۆیان نوێنەراتی کریستیەکان دەکەن بۆیە ئەوانە هەموو هەوڵێک دەدەن بۆ دوورخستنەوەی کریستیانەکان بۆ ئەوەی شوێنی ئەوانە نەگرنەوە کە بە شێوەیەکی ساختە نوێنەراتی کریستیانەکان دەکەن لە بەغدا ئەمە ئەو هاوکێشەیەکی نەڕاستەقینەیە لە نوێنەراتیکردنی سیاسی لە بەغدا هەروەها ڕەشە لە بوونی ئەوان هەیە ئەگەر بەڕێز پاتریارک کاردینال لویس ساکۆ دەبینین چۆن بە شێوەیەک لە شێوەکان ڕاستەوخۆیان نەڕاستەوخۆ ناچار کرا کە کۆچ بکات جا چۆن دەکرێت کە بیر لەوە نەکرێتەوە کە هاوڵاتێکی ئاسایی بۆ کریستیانە ئاسایی هاوڵاتێکی ئاسایی
کریسیانەکان هەیە بۆ کۆچپێکردنی لە ساڵی 2023 تا ئێستا ئێمە بەدەست ئەم ڕەگەزپەرستیەوە دەناڵێنین و دەبینین تا ئێستا ژمارەیان 250,000 کەس تێپەڕ ناکات لە کاتێکدا پێش ساڵی 2023 ژمارەیان زیاتر لە ملیۆنێک کەس بوو بەڵام ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان نەک تەنیا پەناگەیەکی ئارامە بۆ تەنیا کریسیانەکان بەڵکو بووەتە لانەیەک بۆ لە خۆگرتنی تەواوی پێکاتە ئاینی و نەتەوەی و ئایدۆلۆژیا جیاوازەکان بە دنیایشەوە کریسیانەکان خۆیان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئارام دەبینن و هەر کەسێکیش ئەوان زۆرێکیش من دەزانم هەن لە دەرەوەی وڵاتن هەوڵی ئەوە دەدەن کە بگەڕێنەوە بۆ عێراق بەڵام بۆ ئەمەش هەرێمی کوردستانی هەڵبژاردنەوە کە لەوێ سەقامگیر ببن چونکە دەزەن و ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن ژمارەیەکی زۆریان و چاوەڕێی هەندێک دۆخی لەبار دەکەن بۆ ئەوەی بگەڕێنەوە لە هەرێمی کوردستان نیشتەجێ ببن. زۆر باشە بۆی مەسیحیەکان بە ژیانێکی شایستە بژین چ داواکاریەکتان هەیە بۆی بگەن بە ماف و حەقەکانی خۆیان؟ داواکاری کریسیانەکان لە داواکاری هیچ پێکاتەیەکی دیکە جیاواز نییە تەنیا ژیانێکی بە ڕێز و کەرامەتمان دەوێ ئێمە داوای زۆر ناکەین من لەو باوەڕەمدام کە ئامە داواکاری هەر هاوڵاتیەکی ئەم وڵاتەیە سەر بە هەر نەتەوەیەک و ئاینێک بیت وەک هاوڵاتی داوای بکات کە بتوانێت ممارەسەی کولتور و کەلەپورە کۆمەڵایەتی و ئاینیەکەی خۆی بکات و لە سەقامگیریشدا بژیت و لە ئاسایشدا بژیت بەڵام ئەگەر ئەم بنەمایانە بوونیان نەبێت ئەو کات نەکریسیانەکان پێکاتەکانی دیکەش هەست بە ئارامی ناکەن و ناتوانن لە وڵاتێکدا بژین کە ڕەشە لە سەریان بێت یاخۆت ئەو مافانەی بۆ بەردەست نەبێت. خاتو لارا یوسف بەڕێوەبەری ناحیەی ئەلقوش لە دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس ماندوومان کردیت.